دەستگای خێرخوازی بەخشین وەکو یەکەم ڕێکخراوی خێرخوازی لە عێراق و کوردستانەوە دووەم کاروانی هاوکاریەکانی لە ڕێگەی میسرەوە گەیاندە لێقەوماوانی غەزە کە چەندین تۆن خۆراک و هاوکاری مرۆیی و تەندروستی بوون. دەستگای خێرخوازی بەخشین دوای کۆکردنەوەی هاوکاری خێرخوازانی هەرێمی کوردستان بە 4 کۆنتێنەر خۆراک و پێداویستی مرۆیی و پزیشکی ڕۆژانە پشتیوانی خەڵکی لێقەوماوی کەرتی غەزە دەکات و وەکو یەکەم ڕێکخراوی خێرخوازی بۆ یەکەم جار لە ڕێڕێڕەوی ڕەفەحەوە دایانگەیەنێتە هاوڵاتیانی لێقەوماوی غەزە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ خێرخوازان و بینەرانی بەڕێز. دوایەوەی لە کەمپینێک ڕامانگەیان هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دەگەینە لێقەوماوانی کەرتی غەزە. سوپاس بۆ خوای پەروەردیگار وەک یەکەم دەستگای خێرخوازی وەگە بینن تیمی دەستگای خێرخوازی بەخشین ئێستا لە وڵاتی میسرە 4 ترێلە ئامادە کراوە بۆ ئەوەی هاوکاریەکانی ئێوە بگاتە کەرتی غەزە. بەپێی زانیاریەکان تیمی بەخشین لە میسر بە ئامانگی لەگەڵ ڕێکخراوی دەستگای مرۆییە نێودەوڵەتیەکان لەوانە ڕێکخراوی مانگی سوور و لیژنەی نێودەوڵەتی ڕێکخراوی خاچی سوور 4 کۆنتێنەری ئامادە کردبوو کە لە چەندین تۆن خۆراک و پێداویستی پزیشکی پێکهاتبوو. دواتر لە ڕێی ئەو ڕێکخراوانەوە ڕەوانەی کەرتی غەزە کرا تاوەکو بە سەراوڵاتیانی لێقەوما و ئاوارەکانی بۆردومانی قەوارەی زایۆنیدا دابەش بکرێت. یەکێ لە پاکێجەکانمان بریتیە لە ئامادەکردنی کەلوپەل و پێداویستی پزیشکی وەکە بینن زیاد لە 12,000 کەلوپەل و پێداویستی پزیشکی ئامادەکراوە و ئێستا پاشکەمێکی تر باردەکرێ و لە میسرەوە بۆ کەرتی غەزە بەڕێئەکەوێت. ڕەوانەکردنی ئەو خۆراک و پێداویستیانە بۆ کەرتی غەزە بەشێکە لە ئەڵمەتی خێرخوازی دەستگای بەخشین کە لە هەرێمی کوردستان بەڕێوەی دەبات و تێیدا ژمارەیەکی زۆر لە وڵاتیان کۆمەکی داراییان بۆ لێقەوماوانی غەزە کۆ کردووەتەوە. تا ئێستاش کەمپینەکەی بەخشین بەردەوامە.